سپاسی ئەو دکتۆرانە دەکەین زۆر پێمەماندی بوون چەند لە پارەی نەبوو زۆر بە خزمەت بوون لە کنیا عەمەلیاتەکان زۆر بەڕێ پێچلۆکردن زۆر سوپاسیان دەکەم دەستخۆشیان لێ دەکەم عەمەلیاتەکان فتق و زکم شۆڕ بوو گۆشتی زیاد بوو زۆر بە خزمەت بوو هەمیان لێ دەرینە زۆر دەستخۆشیان لێ دەکەم زۆر سوپاسیان دەکەم هیچ چاویان لە پارە شتی نەبوو زۆر سوپاسیان دەکەم. پارە خەش مەخمووینا هاتنە خستەخانەی مهرەبان حەوالەتمان هەبوو بەڕاستی دکتۆرەکان کارمەندەکان هەموو یەک لێچێ بەخۆ زۆر احتیمام بە نەخۆشانەدان نەخۆشان زۆر لەکەم بە قەدری گرانە هەمویان بەبێ جیاوازی زۆر سوپاسیمان دەکەم دەستخۆشیان دەکەم سەرکەوتوو بوون و نمونە زۆربی.